ساڵیادی گروپی پێشەنگە بۆ خوێندنەوەی کتێب کە زیاتر لە 150 خوێنەری لە کوڕان و کچان لە کەرکووک بە دەوری خۆیدا کۆ کردوێتەوە کە لە ماوەی ساڵێکدا نزیکەی 600 کتێبی جۆرا و جۆریان خوێندوێتەوە. گروپەکە کە لەلایەن ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت و ماوەی ساڵێکە بەردەوامن. بەشداربووانی پرۆژەکە ئاماژە بە گرنگی گروپی خوێندنەوەکە دەکەن. هیواشیان خواست ئەم جۆرە چالاکیانە بەردەوامیان هەبێت. ئەمڕۆ ساڵیادی گروپی پێشەنگە لە ماوەی ساڵێکا توانیمان ئەم گروپە بۆ نزیکی 100 خوێنەر بکەینەوە لە شاری کەرکووکە. بە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیمان سوودێکی زۆر ببینین لە وێزگەکانی گروپی پێشەنگ بە خوێندنەوەی کتێبی جیاجیا بەشداریکردنی مامۆستا لە باسکردنی گرنگی و سوودەکانی کتێب خوێندنەوەدا. داواکاریم ئینشەڵا بە ئیزنی خوا و پاشان ئەم گەنجە جوانانە ئەم گروپە بەردەوامە بێ. سوپاس بۆ خوای گەورە کە توانامانی دادیسان لەم وێزگایە کۆبینەوە. ئێمە وەکو ئەندامێکی گروپی خوێندنەوەی کتێبی پێشەنگ کە ئەم گروپە ماوەی ساڵێکە دامەزراوە گروپێکە بایەخێکی تەواو بە کتێب خوێندنەوەدا بە تەواوی بابەتەکانیەوە. ئەم گروپە ماوەی ساڵێکە دامەزراوە و لە 12 وێزگا پێک هاتووە تا ئێکۆ ئێستا. ئەمڕۆ ساڵیادی گروپەکەیەکە لەو ڕۆژی دامەزراوە. لەم ماوەی ئەم ساڵەیە ئێمە توانیمانە زیاتر لە 12 وێزگا ئەنجام بدەین لەگەڵ کۆمەڵە سیمینارێک و کۆمەڵە گەشتێک بووە شارەکانی تر بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ نووسەری کتێبەکانە و چەندین چالاکی جیاواز. ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دروستکردنی ئەم گروپی خوێندنەوەیە بۆ ئێستای شارەکە و سەرقاڵکردنی گەنجان بە خوێندنەوە بە گرنگ دەزانن بۆیە بەڵێنی پشتیوانی زیاتر دەدەن. سەرپەرشتیاری گروپەکەش سوپاس و دەستخۆشی لەو کەسولایەنانە دەکات کە لە ساڵی ڕابردوو هاوکاریان بوون بتوانن پرۆژەکەیان بە سەرکەوتووی تەواو بکەن. ئەمڕۆ لە 30 ئابی 2019دا ساڵێک تێپەڕێ بەسەر دامەزرانی گروپی پێشەنگ گروپی کتێب خوێندنەوەی پێشەنگ کە گروپیەکی کتێب خوێندنەوەیە لە شاری کەرکووک لە ژێر باڵی ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دامەزراوە پێش ساڵێک و لە ساتەوەختێکا کە گەنجانی کەرکووک تەواو بێ هیوا بوون و لە بێ هیواییە بوون. ئێمە بە باشمانزانی بە پێویستمانزانی کە گروپێکدانین لە ڕێ ئەم گروپەوە چەند هیوایەک هەیە بیگەڕینەوە بۆ سەرەتا قوتابیان پاشان سەردەم گەنجان. ئێمە لە ڕێگەی ئەم گروپەوە توانیمانە خزمەتێکی گەورە بکەین لەم شارەیە پشتیوان بەخوا و ئەم گروپە درێغی نەکردووە لە سەردەم چین و توێژەکانی کەرکووک. گروپی پێشەنگ لە 18 ئابی 2018 لە شاری کەرکووک بڕاگەاندرا لەلایەن کۆمەڵێک گەنجی خۆبەخش بە چاودێری ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. دیارە ئێمە لە کاتی گرفت و دوورکەوتنەوە لە کتێبدا ئێمە ئەم گروپەمان ڕاگەاندەوە بۆ کتێب خوێندنەوە بۆ ئاشناکردنەوەی گەنجان بە کتێب و کتێب خوێندنەوە. پرۆژەکە ئێمە دیارە لە دوو بەش پێکهاتبوو. بەشێکیان پێشکەشکردنی سیمینار لەلایەنی مامۆسایانی میوانەوە، بەشی دووەمیش پێشکەشکردنی کتێب بە ئیستیعارە بە بەشداربووان بۆ ئەوی بیخوێن و دووبارە بیگەڕێنەوە هەتاوەکو کەسێکی تر سوودی لێ ببینێ. دیارە ئێمە لە ساڵی ڕابردوودا 12 وێزگەمان ئەنجام داوە، زیاتر لە 600 کتێب خوێندراوەتەوە گەڕێنراوەتەوە بۆ گروپی پێشەنگ. زۆر سپاسی هەریەکە لە کتێبخانەی گشتی و دەستگای نووری حیکمە و قاوەخانەی کەلتوری و سەنتەری ڕۆشنبیری دەکەین کە هۆڵەکانیان دەرگای هۆڵەکانیان بۆ ئێمە واڵا کردووە بۆ ئەوەی ئێمە پرۆژەکانمانی تیا ئەنجام دەین. لە ساڵیادی دامەزراندنی گروپی پێشەنگ بۆ خوێندنەوەی کتێب مامۆستایانی وانە بێژ و بەشدار بوو لە چاودێری خوێنەرانی کتێبەکان. پرۆژەکە بە گرنگ دەزانن چونکە پێیان وایە ئێستا لە سەردەمی پێشکەوتن و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا گرنگە ژمارەیەک لاوی شارەکە سەرقاڵ بکرێن بە خوێندنەوەی کتێب و دوورکەوتنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کەرکووک.